لە شاری سلێمانی کەمپینی بەڵێ بۆ بەهێزکردنی قوتابخانە حکوومیەکان ڕاگەیەنرا. زیاتر لە 30 ڕێکخراوی مەدەنی پاڵپشتی کەمپینەکە دەکەن. لا بەیاننامەیەکدا ئەو ڕێکخراوانە لاوازی ئاستی زانستی قوتابیان و کەمبوونەوەی ئینتیمای نیشتیمانی و کێشەی بێکاری بۆ خراپی کوالیتی پرۆگرامی خوێندن و خراپی قوتابخانەکان و بێپلانی وەزارەتی پەروەردە دەگەڕێننەوە. کە بریتە لە حەوت خاڵی یەکەم بایەختانی زیاتری حکوومەت بە خوێندنگە حکوومیەکان بە جۆرێک لە ڕووی کوالیتیەوە هاوتا و هاوسەنگ بێت لەگەڵ ژینگەی خوێندگە تایبەتەکان. ساڵانە خولی شیاندن و تازەکردنەوەی زانیاری و ڕێگەکانی وانەوتنەوە و شێوازی هەڵسوکەوت لەگەڵ کەسایەتی خوێندکاران بکرێتەوە بۆ مامۆستایان. 5. پاراستنی شکۆی مامۆستایان و خوێندکاران و سەرجەم کارمەندانی ناو پرۆسەی پەروەردە و پێدانی موچە لە کاتی خۆیدا بە مامۆستایان بۆ ئەوەی بتوانن بەو پەڕی ئاسوودەیی و دڵسۆزیەوە وانەکانیان بڵێنەوە. ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانە ماوەی 4 ساڵە سەر و سەودای لەگەڵ حکوومەتدا هەیە. ئەو دەڵێت حکوومەت هیچ گرنگی بە کەرتی پەروەردە نادات، لەو بوارەشدا شکستی هێناوە. ئەوەندە سەرقاڵی کەرتی ئەم نییە هیچ دەرفەتێکی بۆ پێشخستنی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا نەهێشتووەتەوە. ئێستا پەروەردە پێویستی بە بینایە، پێویستی بە تاقیگەیە و پێویستی بە پرۆگرامی باشە. وەزارەتی پەروەردە تا ئێستا نەیتوانێت چاپخانەی خۆی هەبێ بۆی بتوانێت کتێب خۆی چاپی کات و نەڕواتە دەرەوە ئەم پارەیە. وەروەها لە ڕووی ژیانی مامۆستاشەوە یعنی ئێستاکە نەتوانراوە شایستەدارایەکانیان پێ بدرێت بۆیە ئەبینی بە 3-4 ڕێگای جۆراوجۆر بە وازیێنان بە چوونە دەرەوە بە خانشینی بە مۆڵەتی بێموچە و دایکایەتی مامۆستا وازەیەنێ. وە ئەم حکوومەتە لە ڕاستیدا لە ئاسکەرتی پەروەردە و خوێندنە زۆر بێباکە، زۆر شکست خواردووە. هاوکات بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی دەڵێت کەرتی پەروەردە بەدەست کەمی بینای قوتابخانە و باخچەی ساوایان و کەمی مامۆستا لە قوتابخانەکانی دەرەوەی شاردا گرفتارە. ئێمە بە دوو شێواز ئێمە کێشەمان بۆ دروست بوو. یەکەم زیادبوونی ژماری قوتابی خوێندکار ساڵانە ئامارێکمان لەبەردەستای هەموو ساڵی لە ڕوو لە هەڵکشانە. یعنی کابێ پێویستی بەوەی ئەو بینای خوێندنگانی کە هەیە ساڵانە زیاد بکرێ، یعنی هێشتنەوەی بۆ عەدە دەژەر خەلەلە. ئەمە حاڵەتێک. حاڵەتی دووەمیش ئیستیهلاک بوون و تێکچوون و خراپبوونی ڕەوشی بیناکانیشمان. ئەمانەش بەهۆی قەیرانی داراییەوە لە هەردوو بارەکەی حکوومەت هەرێمی کوردستان هەم دروستکردنی بینایی نوێی ڕاگرتە بوو لەو بەرواری ئاماژەم پێدا، هەمیش لە تعمیرکردنەوەدا بە پێی پێویست تەسەلامە نەدرا، چونکە ئەو بودجە پێویستەی لەبەر ئەو بودجەی کە لەبەر دەستمانایە بە پێی پێویست ئەوەندە نیە ئێمە بتوانین هەموو بیناکان نۆژان بکەینەوە. بە پێی زانیاریەکان لە هەرێمی کوردستاندا 14,524 قوتابخانە هەیە کە بەم شێوەیە دابەش بوون. 6,734 قوتابخانەیان بینای حکومیان هەیە و دەوامەکانیان چەند دەوامیە. هەروەها 452 قوتابخانەیان لە بینای کرێدان و 1338 قوتابخانەش بینایان نییە. لە ئێستاشدا سەرەڕای کێشەی کەمی بینای قوتابخانە کێشەی کەمی مامۆستاش بەرۆکی پەروەردەی گرتووە. با بڕوای چاودێرانی کەرتی پەروەردەش زۆربەی ئەو قوتابخانانە کەلوپەل و مەرجە ژینگەیەکانی تایبەت با خوێندنی تەندروستیان تێدا نییە. ئێحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.